بەداخەوە کاتمان کەم ماوە بەڵام ئێستا میوانەکەمان ئامادەیە بەڕێز ئەحمەد یاسری بەرپرسی سنتەری عەرەبی ئوسترالی بۆ توێژینەوە لە سیدنی پایتەختی ئوسترالیا و لەگەڵمە بەڕێز ئەحمەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24 بەگشتی یاساکەی ئوسترالیا چۆن نەبینیت کە سبەی جێبەجێ دەکرێت؟ سڵاو لێوە من لە بڕوایەدام بە گوێرەی بڕیارەکەی حکوومەت ئەم بابەتە ئەمە یاسایەکە کە ماوەیەکی زۆرە هەیە ئەمە کە دەکرێت لە کۆتایی ئەم مانگە کانونی یەکەمی 2025 بچێتە بواری جێبەجێکردنەوە هەروە دڵنیاییەکانی حکوومەت لە دەرکردنی ئەو یاسایە و جێبەجێکردنی بۆ کۆمەڵگەی ئەو کەسانی کە تەمەنیان لە خوار 16 ساڵە لە کۆمەلگەدا و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکرێت کێشە یاخود مەترسی نەک تەنیا لەسەر دەرونیان دروست بکە بەڵکو مەترسی لەسەر ئەخلاقیان دروست بکە لەوانەیە گێچەڵ پێکار لە نێویاندا بڵاو بێتەوە و داوی کارە ساتبار دروست بێ ئەمە پاڵنەرەکانی ئەم بڕیارەی حکوومەتە و کە بە سیستەمی و بەڕێکخراوەی دەکرێت ئەمە بۆ ڕێخستنەوەی و بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی ئەو جیهانە ئەلکترۆنیە لەسەر پێکەربەندی ئەخلاقی کۆمەلگا چونکە حاڵەتێک لە کۆنتترۆل دەرچوون دروست بووە لە کۆنتترۆل دەرچوونە کاریگەری لەسەر منداڵان هەیە وا لە منداڵان دەکات بچنە نێو جیهانی مەترسیدارە بۆ بە فەرمی بێتە سەر خەت و بە یاسا قەدەغی بکا بەکارهێنانی سوشال میدیا بۆ خواردتەمەنی 16 ساڵان. من بەرگری لەو بڕیارەی حکوومەت ناکەم من لەگەڵ ئازادی و ئەو کەسەی لەگەڵ ئازادیە تێدەگا بەڵام من باز لە تێڕوانینەکەی مەترسی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەم من خۆم توێژنەوەیەک زیاتر لە توێژنەوەیەکم لەسەر و بابەتە هەیە باسم لە مەترسیە دەرونیەکان کردووە مەترسی ئەخلاقیەکان و مەترسیەکانی پەیوەندی نێوان ئەو کۆمەلگا نێوان کەسێک بۆ کەسێکی دیکە تەنانەت ئەم بابەتە پێویستی بە شیکردنەوە نییە چونکە هەموو کەسێک لە مەترسیەکانی کولتوری دیجیتالی تێدەگا بەڵام ئەگەر باس لە دیدگایەکەوە سەیری بکەین قەدەغەکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەو کەسانەی تەمەنیان بچووکە لەو بڕوایەدام و کەسانەی تەمەنیان بچووکە گەورەترین هەڕەشەی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان لەسەرە چونکە هەڕەشەکەی لەسەر ئەو کەسانە کەمترە کە تەمەنیان گەورەترە بەراوردبوانی تەمەنیان کەمترە بەڵام لێرە بابەتی ئازادی شەیە کە چەند ئەستەمیشە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەدەغە بکرێ من نازانم چۆن حکوومەتی ئوسترالیام یاسایە جێبەجێ دەکات بەڵام ئەوە پرسیاری منیش بوو بڵام ینی بەڵام ئەم ڕاستپاردەیی بە کۆمپانیەکان داوە زۆر ئەستەمە چونکە تەنانەت منداڵەکانیش دەتوانن ئەم قەدەغەکردنە نەهێڵن بیبەزێنن و بچنە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمە پرۆسەیەکە ئاڵۆز و ئەستەمە بەڵام ئوسترالیا هەڕەشەی لە کۆمپانیای فەیسبوک و تیکتۆک کردووە هەڕەشەی لە ئینستاگرام کردووە بەشێک لە کۆمپانیایانەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە یوتیوبیشەوە کە بە پێبژاردن سزایان دەدات کە دەگاتە 50 ملیۆن پاوندی 50 ملیۆن دۆلاری ئوسترالی ئەمە وا دەکات لە ڕاستیدا بربەست لە بەردەم ئەو منداڵانە دروست بکات بستنە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەرچەندە هەر ئەستەمە چونکە ئەو کۆمپانیانە بە دوای قازانجەوەن بە دوای ئەوەی قازانجیان زۆر بێت تۆ چۆن ڕێگریان لێ دەکەیت بەڵام ئوسترالیا گەیشتووەتە حاڵەتێک من نامێ بڵێم حاڵەتی جەنگە بەڵام پێکدادان دروست بووە لەگەڵ ئەو کۆمپانیانەی تۆڕە کۆمەڵایەتیەکانیانەیە کە بە شێوەیەکی گشتی خاوەنددارەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەن وەک تویتەر و فەیسبوک کە ئەوان ڕێڕەوی کولتوری گشتی کۆنتترۆل دەکەن ئەوان ئەو کولتورە جەهانیە دروست دەکەن بۆیە ڕەنگاربوونەوەی ئەو کۆمپانیانە سەختە لەو بڕوایەدام لەسەر ئاستی ئەخلاقی
بڕیارەکەی حکوومەتی ئوسترالیا زۆر باشە بەڵێ. بۆ ڕێخستنەوەی ئەمنەوەیە بەڵام لەسەر ئاستی پراکتیزەکردنی ئازادیەکان ئەمە کارێکی ئەستەمە بێگومان لەوانەیە ئەم بابەتە زۆر قسە هەڵدەگرێ بە ڕێزەحمەد ئازادیەکان قۆڕخ بکات. بەداخەوە کاتی من هەر ئەوەندەی مابوو من زۆر سپاسی تۆ کەم بە ڕێزەحمەد یاسری بەرپرسی سنتەری عەرەبی ئوسترالی بۆ توێژینەوە لە سیدنی لەگەڵمان بووی سپاس.